لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێکی تر لە ناوەبەرز و پیرۆزەکانی خوای پەروەردیگار ناوی پیرۆزی ئەلقودوسە. ئەلقودوس بەمانای ئەو زاتەی کە پاک و بێگەردە و دوورە لە هەموو عیب و نەقسەچی. وەکو دەفەرمێ يسبح لله ما في السماوات وما في الأرض الملك القدوس العزيز الحكيم. هەرچی لە ئاسمان و زەویە تەسبیحاتی خوای گەورە دەکا. تەسبیحاتیش مانایەکەی نزیکە لە ئەلقودوسی بەمانای پاک و بێگەردی و دووری دێ لە هەموو عیب و کەم و کوڕی و نەقسەک. خوای گەورە پاک و بێگەردە، دوورە لە هەموو عیب و نەقسەت، لە ذاتی، لە صیفاتی، لە ئەفعالی. هەرچی لە ئاسمان و زەویشە ئەوە پیشان دەدا، چونکە خوای گەورە مەلیکە، پاشای هەمووتیان، و ئەلقودوسە، پاک و بێگەردە، و ئەلعەزیز و الحەکیمە. چۆن هەرچی لە ئاسمان و زەویە تەسبیحاتی خوای گەورە دەکا و پاک و بێگەردی خوای گەورە دەردەخا، ئەلقودوسیەتی خوای گەورە دەردەخاتن بە دوو شێوە. لایەنێکیان بە زمانێکی تایبەت بە خۆیان کە ئێمە لێی تێناگەین. وەکو خوای گەورە دەفەرمێ وئین من شەیء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبیحه. هەر شتێک لەو وجودە ئەوی مەوجود بی خوای گەورە خەڵقی کردبی ئیلا تەسبیحاتی خوای گەورە دەکا، ئیلا پاک و بێگەردی خوای گەورە دەردەبڕیتن بە زمانێکی تایبەت بەخۆی. بەڵام ئێمە تێناگەین لەو تەسبیحاتە کەوا چۆن هەر گەردیلەیەک لەو وجودە تەسبیحاتی خوای گەورە دەکا. جۆرێکی تر لە تەسبیحات بە زمانی حاڵیتیان بەمانا پێمان دەڵێن کەوا ئێمە دروستکراوی خوای گەورەینە و لەلایەن پەروەردیگارێکی پاک و بێگەردەوە خەڵق کراوی. وەکو خوای گەورە دەفەرمێ ألم تر أن الله يسبح له ما في السماوات وما في الأرض والطير صافات. ئایا نابینی کەوا هەرچی لە ئاسمان و زەویە تەسبیحاتی خوای گەورە دەکا، پاک و بێگەردی خوای گەورە پیشان دەدا و دەردەبڕیتن. لێرە خوای گەورە دەفەرمی ئایا نابینی کەواتە شتێکە ئێمە دەیبینین و هەستی پێ دەکەین. ئەویش بەوەی کە زمان حاڵی هەموو مەخلوقاتێک پاک و بێگەردی خوای گەورە لە بۆ ئێمە دەردەخاتن. ئێمە ئەگەر سەیری هەر یەک لە دروستکراوانی خوای گەورە بکەین، سەیری هەنارێک بکەین کە میوەیەکە خوای گەورە لە بۆ ئێمەی دروست کردیە، ئەو هەنارە بە زمان حاڵی خۆی بەمانا قسە لەگەر هەر یەک لە ئێمە دەکاتن. و خوای پەروەردیگار دروستکار و بەدیهێنەری خۆی بە ئێمە دەناسێنیتن. ئیشی ئەوەیە کە تعریفی ئەو زاتە لە بۆ ئێمە دەکا. کاتێک دەبینین کە خوای گەورە زۆر بە جوانی دروستی کردیە، هەر یەک لە دەنکەکانی بە جوانی لە تەنیشتیەکدی بە ڕیزێکی جوان داناوە، ئەوە لەوە ئەوەیە دەستکردی خاڵقەکەی خۆی بە ئێمە بناسێنی کە پێمان دەڵێتن ئەو هەنارە قسەمان لەگەر دەکا، پێمان دەرێ ئەو خاڵقەی ئەمنی دروست کردی ئەلجەمیلە، لەبەر هەندێ دەستکردەکەشی جوانە. و هەروەها کاتێکەوە تام و لەزەت و دەبیتەمایەی ژیانی ئێمە و ڕزق و ڕۆزی لە بۆ ئێمە پێمان دەڵێ ئەو زاتەی ئەمنی دروست کردی ئەڕەزاقە. دەزانین کەوا ئەوی ئەو هەنارەی دروست کردیە لە تۆیەک لەو پێداویستیانەی دروستبوونی ئەو هەنارەی هەر هەمووی لە بۆ دابین کردیە زۆر بە زانایی و زۆر بە وردی. دەزانین کەوا ئەو زاتە ئەلعەلیمە، دەزانین ئەو زاتە ئەلقەدیرە، خاوەندە سەڵاتە، دەزانین ئەو زاتە ئەلخاڵقە کە خەڵقی کردیە. کەواتە هەر یەک لە دروستکراوانی خوای گەورە پاک و بێگەردی و دەسەڵاتی خوای گەورەی بە ئێمە نیشاندا. قسەی لەگەڵ ئێمە کرد، پاک و بێگەردی و دەسەڵاتی ئەو زاتەی لە بۆ ئێمە بەیان کرد و ڕۆن کردەوە. لۆی هەرچی لە ئاسمان و زەویە بەو معنایی تەسبیحاتی خوای گەورە دەکا و ئەلقودوسیەت و پاک و بێگەردی ئەو زاتەی لە بۆ ئێمە پیشان دەدا. دەبی ئێمەش وەکو ئینسان، وەکو هەموو ئەو مەخلوقاتە هەمیشە تەسبیحاتی خوای گەورە بکەین، هەمیشە برێن خوای گەورە پاک و دوورە لە هەموو عیب و نەقسەچی، لە هەموو خەیاڵ و خەتەرەچی کە بەسەر دڵی ئێمە دادێ. خوای گەورە بەدەرە لەوەی لەیسە کەمیثلیه شەی وهو السمیع البصیر. هیچ شتێک هاوشێوەی خوای گەورە نییە. خوای گەورە بە هیچیان ناچی. تەنها ئەوەی کە ئێمە دەتوانین لە پاک و بێگەردی لە بۆ خوای گەورە دەری ببڕین ئەوەیە بگەینە ئەو دەرەجەی کە بڵێین هەرچی کەوا ئێمە خەیاڵ دەکەین لەبارەی ذاتی خوای گەورە، خوای گەورە لە خلافی ویە و ئێمە توانای ئەوەمان نییە کە تێبگەین لەو زاتە عەظیمەی، بەڵکو
تەنها دەتوانین بڵێن سوبحانەکە سوبحانەک، پاک و بێگەردی لە بۆ تو ئەی خوددایە کەوا هیچ صیفاتێکی عیب و نەقص و کەم و کوڕی لە تو ناوەشێتەوە و لە تو دوورە. و هەموو دروستکراوان و مەلائیکەتەکان هەروەکو پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام باز دەکات و دەفەرموێتن خوای گەورە مەلائیکەتی وای دروست کردیە کە ئاسمان و زەوی پڕی مەلائیکەتە، وەکو لە حەدیث هاتیە شوێنی پێک و شوێنی پەنجەی نییە ئیلا مەلائیکەتی لێیە. هەموو ئەو مەلائیکەتانش یاد و تەسبیحاتی خوای گەورە دەکەن، بەڵام مەلائیکەتی تایبەتی وا هەیە کەوا خوای گەورە لەوەتەی خەڵقی کردیە هەتا قیامەتێ لە سوزدەدایە تەنها عیبادەتی خوای گەورە دەکات. ئەو جا کاتێک سەری بەرز دەکاتەوە دەڵێ سوبحانەکە ما عەبەدناکە حەقە عیبادەتیک، خوایە پاک و بێگەردی لۆ تو، ئەتو زۆر لەوەی گەورەتری زۆر لەوەی عەظیمتری، بەڕاستی ئەوەی ئەتو شایانی لە بۆ ئەو عیبادەتەی ئەمن ئەو عیبادەتەم نەکردی. ڕاستە ئێمە زەعیفین، ڕاستە ئێمە کەم و کوڕیمان زۆرە، بەڵام گرنگ ئەوەیە دان بە کەم و کوڕیەکان و دان بە عەزەمەت و پاک و بێگەردی خوای گەورە دابنین و بزانین ئەو زاتێکە ئەلقودوسە خوای گەورەش ئەو کاتە بە ڕەحمی خۆی ئەو کەم و کوڕیانەی ئێمە دادەپۆشیت و عەمەلی کەمی ئێمە زۆر دەکات و لێمان قبول دەکات. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة.